چۆن پێشوازی لە ساڵی نوێ دەکەیت؟ خەون و ئاواتت بۆ داهاتوو چییە؟ ساڵە 2017 واس ئەمەگەلێکی خۆش نەبی بەگی کوردستانی هیوادانی ساڵە 2018 و گەلە خۆشی بوومە. داوا دەکەینەوە هەموو سیاسەکان هەموو کوردی ئەگەرتوبی لە هەر چار پارچەی کوردستان 2017 الحەمدلله ناوچوونی داعشی بوو. ئینشاڵڵا لە 2018 سەرکەوتنی زیاتر کە سەرکەوتنەکەوەیە کە یەک دەست بین یەگرتوبی کوردستان لە خوای بە زیادبی کوردستانێکی ئەمن و ئەمانمان هەیە بەسای هەموو دەستگای ئەمنیەکان بەسای پێشمەرگان و هیوادارم لە ساڵی نوێ وەکو ساڵانی ڕابردوو نەبی ساڵانی 2017 و سێ ساڵ خواتر 2016 و 15 هیوادارم لە ساڵی نوێ ساڵی خۆشیەکان بی، ساڵی ئاشتەوایی گەلی کورد بی، هێزە سیاسەکان بی، ساڵی نەمانی قەیرانی دارایی بی، ساڵی ئەو ساڵە بیتن کە هەموو تاکێکی کورد بە هیوایە کە بیبینی هەموو ئەو ئاواتانێ ئەو خەڵکەی بە تایبەتی چینی چەساوای کوردستان ئاواتەکانیان بێتە دی. هیوادارم هەموو هەر پێچ حزبەکەی کوردستان یەک بگرن و وەکو کورد هەڵوێز بنوێنن، نەک وەکو حزب بۆما ئامرازە، بەس کوردایەتی بۆمە مەبدەئە، ئێمە کوردین بۆ کوردایەتی تێدەکۆشین، وەکو خەڵکانە چاوەڕێی ئەوەنەکەوا دەوڵەتی خۆمان هەبێ، وەکو خەڵکانە چۆن عەرەب دەوڵەتی خۆی هەیە، باکوورش دەوڵەتی خۆی هەبێ، بکانی خۆی هەبێ، بەڵام ئێمەی کورد تاکو یەک دەست نەبین هیچمان پێ ناکرێت. 2017 بۆما زۆر ناخۆش بوو، ساڵێکی بەڕاستی بۆ کورد مایە ئازار بوو، بەڵام بۆ 2018 هیوادارم ساڵێکی پڕخۆشی بێ، پڕتەبایی بێ. بالنسبة لسنة 2017 شوية هاي السنة كانت بدايتها شوية صعبة ونهايتها شوية أحسن لأنه صارت التحريرات مع المحافظات المنكوبة. 2018 تكون أجمل ويعم السلام على العراق إن شاء الله تكون سنة جميلة ونعوض السنين اللي راحت من عمرنا، وإن شاء الله سنة خير ومحبة للكل، ونشكر القوات الأمنية وكافة صنوفها، البيشمركة، الجيش، ونتمنى التعويض العوائل الشهداء، البيوت اللي راحت، وإن شاء الله نشوف الخير على هاي السنة إن شاء الله. وهابي نيو يير. هابي نيو يير.